بەخێربێنەوە بۆ کیبی ئۆڕێکاپس. ئەم جارەشیان یەکێک لە ناوازەترین فیلمەکانمان بۆ ئامادە کردوون بە ناوی Nightmare at 30,000 Feet. با دەست پێ بکەین. لە دیمەنی سەرەتا فیلمەکەدا بە ڕۆژنامەنووسێک ئاشنا دەبین بە ناوی جەستن ساندەرسۆن کە بە لەهاتوویی لە لێکۆڵینەوە ناسراوە. ئێستا لە فڕۆکەخانەی و خۆی بۆ گەشتەکەی تەل ئەبیبی ئیسرائیل ئامادە دەکات. لە کاتێکدا جەستن دەچێتە ناو تەرمیناڵەکەوە سەرنجی کتێبێک دەدات کە لە سەرڕەفەیەک دانراوە بە ناوی کۆتایی شارستانیە. تێبینی دەکات کە کتێبەکە لە نووسینی خۆیەتی. جەستن بە شێوەیەکی گوماناوی بەرەو ڕەفەی کتێبەکان دەڕوات. لەو کاتەدا تووشی هاوسەفەرێکی خۆی دەبێت بە ناوی جۆ بیۆمۆنت. جۆ یەکسەر جەستن دەناسێتەوە پێی دەڵێت کە ئەو هاندەری گەورەی کارەکانیەتی. پاشان بە پەرۆشەوە داوای واژووی لێ دەکات. جەستن پێزانینی خۆی دەردەبڕێت بەرامبەر ئەو وەسفانەی کە هەوادارەکەی دیکات. جەستن بە شێوەیەکی شخصی کۆپیەکی کتێبەکەی دەکڕێت و واژوو لەسەر دەکات و پێشکەشی جۆی دەکات. دواتر لە کاتێکدا لە تەرمیناڵی فڕۆکەخانەدا چاوەڕێ دەکات، جەستن لەگەڵ هاوسەرەکەی لە ڕێگەی تەلەفۆنەوە قسە دەکەن. پێدەچێت هاوسەرەکەی دڵتەنگ بێت بە ڕۆشنی جەستن و حەز بە تەنیایی دەکات لە نەبوونی ئەودا. بەڵام جەستن ڕووی دەکاتەوە کە شاید حاڵی شتێکی زۆر نەئاسایی بووە. ئەمە شوایلی کردووە بەردەوام بن لە گەشتەکەی و هەوڵی کۆکردنەوەی زانیاری زیاتر دەدات لەسەری. لەگەڵ بەردەوامبوونی ئەو دوانە لە قسەکردن زنجیرەیەک ڕێککەوتی تایبەت سەرنجی جەستن ڕادەکێشێت. بەرواری ئەمڕۆ 15 ئۆکتۆبرە ژمارەی گەشتەکەشی 10-15. جگە لەوەش فڕۆکەکە بە شێوەیەکی چاوەڕوانەکە و کاتی فڕینەکەی دواخراوە بۆ مانایە کە ئێستا فڕۆکەکە لە کاتژمێر 10:15 خولەک هەڵدەستێت لە بری کاتژمێر 9:30 خولەک. دوای ماوەیەک سەرنشینەکان بەجەستریشەوە سواری فڕۆکەکە بوون. لە کاتێکدا هەنگاو دەنێتە ژوورەوە جەستن تێبینی خێزانێک دەکات کە کێشەیان هەیە لە ڕێکخستنی کورسیەکانیاندا. ئەوان دەیان هەوێت جێگەی منداڵەکانیان بکەنەوە. ئەوەی جێگەی سەرسوورمانە جەستن کورسیەکەی خۆی پێشکەش بە خێزانەکە دەکات. پاشان جەستن دەڕوات بۆ ژووری سەرەکی کابینەکە. لەوێ لەگەڵ جۆ یەک دەبینەوە. جەستن لەسەر کورسیە نوێیەکەی جێگیر دەبێت. ئامێرێکی تایبەتی لە کورسیەکەی بەردەمیدا دادەنێت. بەهۆی ئەوەی زۆر سەری سوورماوە و دەیهەوێت هێور ببێتەوە، جووتێکێت فۆن دەخاتە گوێیەوە. دەست دەکات بە پێشکەشکردنی پۆدکاستێک بە ناوی ئێنیگماتیک کە هەڵقەیەکی بە ناوی نهێن دڵتەزێنی فڕین 15 لە خۆ دەکرێت. ئەوەی جێگەی سەرسوورمانە پۆدکاستەکە باسیەم فڕینە دەکات. دەڵێ لە کاتژمێری داهاتوودا فڕۆکەکە ون دەبێت لە ڕادارەکان و جارێکی تر هەرگیز نابیندرێتەوە. بە بیستنی ئەمە جەستن سەرسام دەبێت. بەردەوام دەبێت لە گوێکردن لە پۆدکاستەکە. پاشان گێڕاوەی فیلمەکە ناوی کابنی فڕۆکەش کرا دەکات کە ناوی دۆنەرە. جەستن نیگەران دەبێت بۆیە داوا لە هاوڕێ سەرنشینێکی دەکات گوێ لە پۆدکاستەکە بگرێت بۆ هیوایە کە هەڵەوێت. بەڵام پیاوەکە بەبێ ئەدەبی ڕەتی دەکاتەوە و لەبری ئەوە دەڕوات بۆ کورسیەکی جیاواز. بەهۆی ئەمەوە جەستن ناچارە بەردەوام بێت لە گوێکردن لە پۆدکاستەکە. ناتوانێت ئەو نائارامیە کە لە زیادبووندایە بشارێتەوە. لە بابەتی داهاتوودا گێڕەرەوەکە پێشبینی ئەوە دەکات کە باڵندەیەک خۆی بکێشێت بە فڕۆکەکە لە کاتژمێر 10:21 خولەک. جەستن سەری دەسوڕمێت کاتێک لە هەمان کاتی دیاریکراودا باڵندەیەک خۆی دەکێشێت بە فڕۆکەکەدا. جەستن لە هەوڵدایە خۆی ئارام بکاتەوە. پەلە دەکات بۆ ئاو دەست و هەوڵ دەدات خۆی ئارام بکاتەوە بۆ دووبارە دڵنیاکردنەوەی خۆی کە ڕابردوودا ڕوویداوە. دوای ئەمە جەستن دەگەڕێتەوە سەر کورسیەکەی. داوای ڕوونکردەوە لە کارمەندەکان دەکات دەربارەی ئەو پێکدادانی باڵندەکە و ژاوەژاوی بزوێنەرەکانی فڕۆکەکە. بەڵام کارمەندی فڕۆکەکە بانگەشەی ئەوە دەکات کە هیچ لەبارەی ئەو جۆرە ڕووداوانەوە نازانێت. تەنانەت داواکاریەکەی جەستنیش ڕەت دەکاتەوە بۆ قسەکردن لەگەڵ کابنی فڕۆکەکە. کارمەندەکە بانگەشەی ئەوە دەکات کە هیچ پێویست ناکات کابنی فڕۆکە بۆ شتێکی ناپێویست ببینێت. جەستن بە تووڕێیەوە هاوار دەکات شتێک کە بە درێژایی ژیانی نەیکردووە. بەڵام زۆری نەخایەن درک بە هەڵەکەی دەکات و داوای لێبوردن لە کارمەندەکە دەکات و دڵنیایی دەکاتەوە کە بێدەنگ دەبێت. جەستن دەست بە گوێگرتن لە پۆدکاستەکە دەکاتەوە کە تێیدا گێڕەرەوەکە بە شێوەیەکی دەخوازرا ڕای دەگەینێت کە فڕۆکەکە بە وردی لە کاتژمێری 11:15 خولەکدا لەناو دەچێت. لەگەڵ قسەی کۆتایی فڕۆکەوانەکە کە دەڵێت شەو باش نیویۆرک بە بیستنی ئەمە جەستن بە تەواوی ناومێد دەبێت و هیچی لەدەست نایەت. جەستن لە کۆتاییدا هەڵدەستێت و بە دوای هەندێک ئاماژەدا دەگەڕێت. زۆر ناخایەنێت بۆی دەردەکەوێت کە سەرنشینانی ئەم گەشتە دەتوانن لە ڕێگەی کۆمەڵێک ئامێرەوە فڕۆکەوانەکانی ناو کابینی فڕۆکەوانەکە ببینن. پۆدکاستەکە زیاتر ڕوونی دەکاتەوە کە ئامێرێک کە دەستوەردان لە سیستەمی پەیوەندیەکانی فڕینەکە دەکات لەوانەیە بەرپرسیار بێت لەو بارودۆخی بەسەریاندادێت. جەستن بەپڕ لە گومانەوە سەرنجی لەسەر دوو پیاوی بیانیە کە سەرقاڵی ئامێرەکانیانن. پاشان لێیان نزیک دەبێتەوە بەبێ ئەدەبی داوایان لێ دەکات مۆبایلەکانیان بکوژێننەوە. بەڵام لە وەڵامدا ئەو دوو کەسە دووپاتی دەکەنەوە کە مۆبایلەکانیان لە دۆخی فڕۆکەوانیدایە. ئەمەش جەستن ناڕەحەت دەکات و لەگەڵیان تووشی دەمەقاڵێ دەبێت تاکو کارمەندانی فڕۆکەکە دەزوەردان دەکەن و ڕێنمایی دەکەن بگەڕێتەوە بۆ شوێنی دیاریکراوی خۆی. دوای ئەمە جەستن قوڵتر دەچێتە ناو پۆدکاستەکەەوە و لەبارەی پیاوێکی بەڕێزەوە دەزانێت بە ناوی ئیگۆر ئۆرلۆف کە سەردشینێکە لە هەمان گەشتدا بۆ تەل ئەبیب. دەردەکەوێت کە ئەویش دەچێت لە دژی مافیای ڕووسیا شایەت حاڵی بدات. ئەمەش وا دەکات جەستن گومانی ئەوە بکات کە ڕەنگە بەهۆی تێوەگلانی مافیاکانەوە گەشتەکە تێک بشکێت. هەروەها پێی وایە کە ئەگەری زۆر هەیە کە ماشاڵی ئاسمانی ئەمریکایی بوونی هەبێت لە ناو فڕۆکەکە و خاوەنی زانیاریەکی گرنگ بێت سەبارەت بە سەلامەتی فڕۆکەکە. بەم زانیاریە تازانەوە جەستن بۆ جارێکی تر دەچێتە لای کارمەندێکی فڕۆکەکە و داوای ئەوە دەکات کە لەگەڵ
ئایر مارشال قسە بکات بەڵام کارمەندی فڕۆکەکە کە لە پرسیارە بەردەوامەکانی جەستن بێزار بووە داوای چاکەیەک لە جەستن دەکات کە لەسەر کورسەکەی خۆی بمێنێتەوە. جەستن بەبێ ئەوەی کەس گوێی لێ بگرێت دەچێتە لای جۆ و نهێنیەکانی بۆ دەگەڕێتەوە. جۆ کە خۆی فڕۆکەوانە دەڵێت زۆر جار ئایر مارشالەکان خاوەنی بیرکردنەوەی فریودەرانی هاوشەوی تیرۆریستانن. جەستن ڕازی دەکات لێکۆڵینەوە لە کەلوپەلی سەرنشینە ڕووسیەکان بکات. پاشان جەستن بەدزیەوە دەچێتە ژووری جانتای سەرنشینە ڕووسیەکان و دەست دەکات بە پشکنینی جانتاکانیان لە کاتێکدا خەوتون. سەرنشینەکانی تری ناوفۆکەکە هەست بەم شتە دەکەن بەڵام جەستن ناوەستێت. لە کاتێکدا هەوڵی کردنەوەی کابینی سەرەوە دەدات بەبێ مەبەست جانتایەک بەردەبێتەوە بەسەر یەکێک لە سەرنشینە ڕووسیەکە. ئەمەش دەبێتەوەی دروستبوونی کێشە و ئەو دوو پیاوە دەست دەکەن بە دەمەقاڵە لەگەڵیدا. هەر لەو کاتەدا جەستن ئەو ڕاستیە دەخاتە ڕوو کە مافیای ڕووسی بەنیازە ئیگۆر ئۆرلۆڤ لە سێدارە بدات هەمووان دەنێرنە پشتەوەی فڕۆکەکە بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئیگۆر ئۆرلۆڤ نیگەران و ترساوە لەو قسانی کە جەستن کردی. کاپتن دۆنەر لە کابینی فڕۆکەوانەکە دێتە دەرەوە و جەستن ئاگادار دەکاتەوە کە کێشەی زیاتر دروست نەکات. سەرنشینەکانی تریش تەسویری دەکەن. کاپنەکە جەستن ناچار دەکات بە بێدەنگی بگەڕێتەوە سەر کورسەکەی. جەستن دوای ئەمە پۆدکاستەکە دەکاتەوە کێڕەرەوەکە بە شێوەیەکی سەرسوڕهێنەر ئاشکرای دەکات کە جەستن ئەو کەسەیە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە دیارنەمانی گەشتەکەەوە هەیە. جگە لەوەش گوێ لە دەنگی شەڕ و ئاژاوی پێشووی جەستن لەگەڵ سەرنشینە ڕووسیەکان دەبێتەوە لە هێدفۆنەکەیەوە. ئەمەش پاڵەوانەکەمان بە تەواوی بۆ بێدەنگ دەکات. پێش ئەوەی هیچ کاردانەوەیەکی هەبێت کاپتن دۆنەر دەیباتە شوێنی فڕۆکەوانەکان و باسی ڕەفتارە ناڕێکەکانی لەگەڵ دەکات. بەڵام جەستن بەردەوام لە مشتوم ڕوو هۆشداری دەداتە کاپنەکە کە دەستەواژەی شەو باش نیۆن نەڵێت چونکە ئەوە دواشت دەبێت کە دەیبیستین پێش ئەوەی گەشتەکە نەمێنێت. کاپنەکە قەناعەت دەکات کە جەستن لە ڕووی دەرونیەوە ناجێگیرە. دوای چەند دقەیەک دوازار مارشاڵی ئاسمانی ناسنامەی ئاشکرا دەکات و جەستن دەستگیر دەکات بەهۆی ئەوەی بۆتە مای هەڕەشە. ئێستا جەستن شان بەشانی مارشاڵی ئاسمانی ئەمریکا دانیشتووە. مارشاڵ پێی دەڵێت کە کاتێک دەنیشتنەوە هاوکاری دەرونی دەستبەجێ وەردەگرێت. سەرڕای ئەوەش جەستن هێشتا هەوڵ دەدات قەناعەتی پێ بکات کە تووشی هیچ جۆرە تێکچوونێکی دەرونی نەبوو. جەخت لەوە دەکاتەوە کە خاوەنی بەڵگەیە لەسەر ئەوەی کە خەریکە ڕوو دەدات. بەڵام ئەوە بەس نییە بۆ ڕازیکردنی ئێر مارشاڵ. ئێر مارشاڵ دەچێتە لای فڕۆکەوانەکە بۆ گفتوگۆکردن. لە کاتێکدا مارشاڵ دوورە جۆ نزیک دەبێتەوە لە جەستن و متمانی بە قسەکانی جەستن دەرتەبڕێت و پێشنیاری ئەوە دەکات کە ڕاستی لەناو ئەم فڕۆکەدای ئاماژەیە بۆ ئەگەرەکان. دوای ئەوەی جەستن بە وردی بیری لێ دەکاتەوە پیشنیاری ئەوە دەکات کە جۆ بەهۆی ئەوەی خۆی فڕۆکەوانە کۆنتترۆلی فڕۆکەکە بکەن و لە کەنەدا یا شوێنێکی سەلامەتر بنیشێتەوە پێش ئەوەی لەناو بچێت. بەڵام بۆ ئەمەش جۆ پێویستی بە پاسکۆت هەیە بۆ ئەوی بتوانێت بچێتە ناو شوێنی تایبەتی فڕۆکەوانەکانەوە. جەستن زۆر دڵنیایە کە کۆ دەکات 15 بۆ پێی هەموو ئەو شتانی لێرە ڕۆدەدەن لە دەوری ئەو ژمارە دەسوڕێتەوە. بەم زانیاریانە جۆ دەچێتە ناو کابینی فڕۆکەوانەکە و کاپنەکە بێتوانە دەکات و بە زۆر کۆنتترۆلی فڕۆکەکە دەگرێتە دەست. ئەمەش ترس و دڵەڕاوکەی لە ناو سەرنشینەکاندا دەچێنێت. بەڵام پێش ئەوەی کاردانەوەیان هەوێت جۆ بەستانی هەوای کابینەکە دادەبەزێنێت و هەمووان هۆشیان لەدەست دەدەن. پاشان ئەو وشە وەسوەسە ئامێزانە دەڵێت شەو باش نیویۆرک. دواتر دەبینین جەستن لە کەناری دوورگەیەکدا لە خەو هەڵدەستێت بووکەڵەیەکی لە تەنیشتێتی. ئەوە ڕوون دەبێتەوە کە گەشتەکەیان بەکەوت نەخوارەوە نیشتوتەوە. جەستن تووشی شۆک دەبێت و سەیری دەوروبەری دەکات بەڵام هیچ کەسێک نابینێت. ئامێرێکی تایبەتی دەدۆزێتەوە و بڕیار دەدات پێی لێ بگرێتەوە. گێڕەوەی پۆدکاستەکە بەردەوامە لە گێڕانەوەی بەشی دووەمی فڕینی دە15 وەک لە گێڕانەوەکەدا باسی دەکات گەڕانێکی بەرفراوان بۆ گەشتەکان جامدرا بەڵام ئەوڵەکان بێهودە بوون. دوای چەند ڕۆژێک کەشتێکی بار هەڵگر خۆشبەختانە دەیاندۆزێتەوە کە هەموو ڕزگاریان بووە جگە لە یەکێکیان نەبێت. گێڕەرەوەکە باس لەوە دەکات کە ئەو کەسە جەستنە لە ئێستادا هەموو هەوڵێک بۆ دۆزینەوەی ئەوە بەو پێی کە لە هیچ شوێنێکی دوورکەوێرانەکەدا نەدۆزراوەتەوە. لەو ساتەدا جەستن سەری بەرز دەکاتەوە و تەواوی تیمی فڕۆکەوانی و سەرنشینەکانی دەبینێت کە لەی نزیک دەبنەوە. جەستن بەبەر پرسیار لە کەوت نەخوارێ و فڕۆکە دەزانن و دەست دەکەن بە هێرشکردنی جەستەی سەر جەستن. ئەمەش بە مردنێکی بێبەزەی کۆتایی دێت. بەم شێوەیەش پوختەی فیلمەکەمان پێشکەش کردن. لایک و سەبسکرایبتان بیر نەچێت بۆ بەردەوام بوونمان. سوپاس بۆ بینەربوونتان.